ئەچینە خزمەتی پیاوچاکان لەوێ دەست پێ دەکەین. وتەیەکی زۆر جوانیانەیە فەرمن استعمال كل خلق حسن واجتناب كل خلق قبيح. واتە ئینسانی مسلمان، ئینسانی دیندار و بڕوادار کە ئەوانەی کە ژیر و عاقڵن، ئەوانەی کە تێگەیشتون پێشی ئێمە ئەم قسە شیرینەیان کردۆ بەمان. دەڵێن کەسی چاک و باش بتوانێت کەسایەتی خۆی دامەزرێنێ، ئەوەیە ئەو کەسەیە بەردەوام بتوانێت ڕەوشت و ئاکاری جوان بێت و ئەو شتانێکی کە خراپە لە خۆی دوور خاتەوە. بەمە دەتوانێت کەسایەتی خۆی دیاریکە لە ناو ئاینی ئیسلامی پیرۆز و غەیری ئاینی ئیسلامی پیرۆزشدا. پیرەمێرد ئەفەرمێ، شاعرێکی بەناوبانگە فەرمێ بە علمی فەلەک دکتۆرا بێنی، ئەفەرمێت ڕەوشتت نەبێ فلسێک ناهێنێ. واتە لە دنیادا چەنێ بە دکتۆرا و بە علم بەرزۆبی، هەرچی پلە و پۆستی دنیا زانستی بێ یان باڵایی بێ، چەنێ پێت بدەن و گەورە بیت، گرنگەوەیە ئینسان ئەگەر لەگەڵیدا ڕەوشتی نەبێت دوو لە ڕوو جەنابتان، واتە کەسایەتی نەبێت، هیچ ناهێنێت. و مرۆڤ دەبێت تا مردن کەسایەتی و ڕەوشتی خۆی بپارێزێت. ئەم شاعرە بەڕێزە ئەفەرمێ پیرە مەشهورە. و هەروەها فەرموویانە ئیمامی شافعی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، والله لو كان الماء باردا ينقص من مروءته لشربته حارا. ئەگە بزانم ئاوی سارد لە چلەی هاویندا لە کەسایەتیم کەم دەکاتەوە، ئامادەم لە دنیادا ئاوی سارد نەخۆم، ئاوی گەرم بخۆم معدل. بەردەوام ئەم پیاوچاکانە ئاوایان فەرمووە. ئازیزانە خۆشەویستان، ئینسان ئەبێ حەسابێ بۆ خۆی بکە لەکوێیە جارجار ڕاوەستێ من کێم